بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەوی شادەمەوە کە ئەمڕۆژ کۆمەڵێک یاری تایبەتمەندمانەیە کە یوڤە یەکەم تاقیکردنەوەی خۆی بەرامبەر بە تیپەکەی فابریگاسەوەی کە بۆ ئێمە تایبەتە بەرامبەر بە کۆم و عەلی جاسم ئەنجام دەدات و لە ئینگلتەرا تۆتنام یەکەم تاقیکردنەوەی خۆی بەرامبەر بە لیستەر سیتی تازەگەڕاو بۆ پرێمەر لیگ ئەنجام دا وە شێوی دوێنێش کۆمەڵێک یاری دیکە بەڕێوە چوون. من ئەمڕۆ دوو یاری دیاری دەکەم بە تایبەتی بۆتان باسکەم. بەشێکیان ریال مەدرید و مایۆرکا و بەشێکی دیکەیان یاری مانچستەر سیتی و چێلسی کە ئەمێ قسەیەک لەسەر هەردوویانی چێلسی و هەروە لەسەر یانی مانچستەر سیتیش بکەین. پێش هەموو شتێک کۆمەڵی خاڵ هەیە دەبێت باسی گەین لەسەر ریال. بۆچی ریال مەدرید یەکسان بوو یاخود یەکسانبوونی ریال مەدرید چواتایەکی هەیە؟ بە دیوێکی تر پرسین. ئەکرێ هاندەری ریال مەدرید بێهیوا بێ بەرامبەر بە تیپەکەی لە وەرزی ئەم ساڵە؟ پرسیارێکی دیکە بە جۆرێکی دیکە هاندەرانی نایاری ریال مەدرید ئەکرێ ئەم هەموو دڵخۆشیە هەبێت تەنها بە یەکسانبوونی ریال مەدرید لە یەکەم هەفتە بەرامبەر بە ریال مایۆرکا؟ قازای ئەم ئەگەرانە کامیان واریدن، ئەم بۆ چوونانە کامیان واریدن. خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە وتمان ڕاگرتنی یاری کە ئەمە خاڵێکی زۆر زۆر تایبەتمەندە بۆ ریال مەدرید. ریال مەدرید لە دوای 10 ساڵ ئەم ڕاگری لە دەست داوە، بۆیە تۆ چاوەڕێ مەکە بە دووەم یاری و بە سێم یاری و بە چوارەم یاری و بە پێنجەم یاری ڕاستە خۆ بڵێەوە کاریگەری کروس بە دیار نەما. ئێوە بیرتانە وەرزی ڕابردوو کاتێک بەرگری کارەکان تووشی پێکان بوون چەند یاریەک نوقسانیەک بە ریال مەدریدەوە هەبوو. بۆ نمونە کارڤاغال لە تۆپێکی سەری ئۆرەنتیکە گۆڵی یەکسانی ئەتلەتیکۆ مەدرید لەسەر ریال مەدرید تۆمار کراوە، کارڤاغال نەیتوانی تەختێکە بۆ نوقسانی دڵی بەرگریە بوو. بەڵام بە مروری زەمن شتەکە چارەسەر بوو. بۆیە ئێستا ئێمە خاڵێک جیاوازیمانێ تۆنی کرۆس لەم تیپیا وجودی نەما. خاڵی دووەم بەشێکی زۆری یاریزانەکان درەنگ پەیوەندیان بە مەشقگەی تیپەکەەوە کردووە، بە تایبەتی یاریزانێکی وەکو کیلیان مباپێ کە 5 ڕۆژ پێش سوپەر واتە لە 8 مانگ 8 پەیوەندی بە تیپەکەەوە کردووە. یعنی ئێستا بۆ ئێرە مەودایەکی زۆر زۆر کورتە، ینی مەودایەکی زۆر زۆر تایبەتمەندە لەوەی کە ئێمە بڵین لەوەی کە چی دەگوزەرێ و چی ناگوزەرێ. بۆیە ئەمە خاڵێکی دیکێ. خاڵێکی دیکەی گرنگ کە من بمەوێ باسی لێوە بکەم نابێتەوە ئەوە لە یادکەن. ریال مەدرید لە گەشتی ئەمریکا گەڕایەوە، باشە؟ ریال مەدرید هاتەوە ئیسپانیا، ڕاستەوخۆ گەشتی کردەوە بۆ چۆ بۆ پۆڵندا بۆ بەشداریکردن لە یاری سوپەری ئەوروپا. هاتۆ تو ئیسپانیا ئامادەکاری کردو، دواتر گەشتی کردوەوە بۆ مایۆرکا بۆ ئەنجامدانی ئەم یاریە. بۆیە ئەکرێ ئێمە بڵین هەر لە سەرەتاوە تیپێکی ماندوومانەیە بۆ ئەوەی کامیاری یەکسان بوون. بەڵام کۆمەڵێ خاڵەیە بۆ ریال مەدرید دەبێت لی تێبگەین، وەکو چۆن ئەنچیلۆتیەڵێ من لەم یەکسانبوونە ڕازی نیم. بۆ لەبەرەوەی یەکسانبوونێک بوو بە کۆمەڵێک نوقسانیەوە. چی بوون نوقسانیەکان؟ یعنی کۆمەڵێک یەکسانبوون هەیە ڕاهێنەر لی ڕازیە ئەڵێ ئەم یەکسانبوونە زۆر باش، بەڵام کۆمەڵە یەکسانبوون هەیە نوقسانی دەرەخای ڕاستە نەدۆڕاوی، بەڵام کۆمەڵی خاڵی بۆ دەرخستووی وەکو نەدۆڕان وایە. ئادەی چی بوونە و خاڵانەی کە لەسەر ریال مەدرید دروست بوون؟ بە من نەڵێن هەربیان و بۆ بین و بڵێن ریال مەدرید هیلاکە و وایە و کۆن کرۆز ڕۆشتەوە ماوەی ترێن، نە، ئەبا بینە سەر ئەمری واقع. ئەوە هیچ ئەو خاڵی کە باسمان کرد لەسەر تۆنی کرۆس خاڵێکی نەبراوە. خاڵی یەکەم چوارینە مباپێ، ڤینیسیۆس جونیۆر، ڕۆدریگۆ، بێلینگام. پێویستە سنوورێک دابنرێت بۆ ممارەسەکردنی ئەم چوار یاریزانە بە تۆپۆ، چونکە جوودی لە ڕادە بەدەر کاری زیادە زۆر دەکرێت بە تۆپۆ و هەندێک جاری سەردەگرێشتی جوانی لێ دەرەچێت. بۆ نمونە ڤینیسیۆس جونیۆر بەرامبەر بە ئەتڵەنتا یا لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کەم زیادانەیە کرد بە تۆپەوانێ،
شتی جوانیشی لێ دەرەچوو بەڵام ئەم شەو زیادانەی کەی کرد بە تۆپۆ بەرامبەر بە مایۆرکا باش نەبوو شتی جوان لێ دەرنەچوو ئەوش بوو ئەنشلۆتی بردیە دەرەوانێ بە دیاریکراوی یاریکردن لە سەرەڕم بۆ مباپێ تازەیە بۆیە پێویستی بە گونجاندنە و لە هەمان کاتا مباپێش زیاتر پێویستی بە یاریکردنەوە تێبگا لەوەی سەیریکە یاریزان تۆ سوور ئەزانی لەم هەوڵە تاکە کەسی کە ئەنجامی دەیە ڕێژەی سەرکەوتنێ لە سایە نابێت تۆم کارە ئەنجام دەی بەڵام ئەمشۆ چەندکەڕەت ڤینیسیۆس و مباپێ ئەمان کاریان ئەنجام دەدا و یاریکردنی بێلینگهام و ڕۆدریگۆ تا ڕادەیەک زۆر باشتر و زۆر کەمتر تۆپ لە دەستەیەن وەکەوەی کە ڤینیسیۆس و مباپێ دەیکەن ئەم خاڵە پێویستی بە چارەسەرە و پێویستی بە پێداچوونەوەیە و لێوردبوونەوەی لەوەی کە ئەسڵی بابەتەکەی کێشەی ئەم هێرشبەرانە و ئەو ڕۆحێتی کە لە نێوانیانە دروست بۆ چۆن دابەشیکەن و کاتێک پلانەکە دەبێتە 4-2-3 و بێلینگام دەچێتەوە هاوکاری ڤینیسیۆس و مباپێ و ڕۆدریگۆ پێویستەکە تەمەرکوزی ڤالڤێردی و چوامینی ڕێک بێتوانێ لەبەرەوەی ڕیالمەدی دەو کاتە دەبێتە دوو ئیرتیکاز بەڵام هیچ کاتێک تاوەکو ئێستا ڕیالمەدی نەیتوانێم دوو ئیرتیکازە تەطبیق بکەم خاڵێکی دیکەی خراپ بۆ ڕیال مەدرید چی بوو کە لەم یەکسانبوونەی مایۆرکا تۆپی وەستا خۆ هەرەو تۆپەی ناکەم وەرێکی گۆڵی تۆمار کردەوە نا لە چەند تۆپێکی تری وەستاویشان مایۆرکا نزیک بوو لەوەی گۆڵ تۆمار بکات نزیک بوو لەوەی گۆڵ تۆمار بکات کەواتە تۆپی وەستاو دەبێت تۆ چارەسەری بکەیت تۆپی وەستاو دەبێت ئەم کێشێش لە بەرگری چارەسەر بکەیت بۆیە ئەنشلۆتی ئەڵێ لەم یەکسانبوونەی بەرامبەر مایۆرکا ڕازی نیم چونکە کۆمەڵی خاڵی لاواز دەرکەوت خاڵێکی دیکەی لاواز ئەو تیپەی کە بە هێرشی هەڵگەڕاوە بەردەوام مەترسی دروستە کرد و کاتێکیش بیویستە بەرگری بکە بەرگریکی چڕێ کرد ئەم شەو تیپێ ڕوبەڕووی بۆ بەرگریکی چڕی کرد نەیتوانی دەربازی بێ لەو بەرگریە چڕە و تیپێکی ڕوبەڕووی تیپێکیش بۆ کە لە هێرشە هەڵگەڕاوەکاندا لە چەندین بۆنەدا خۆیان بە خدیاوەریان نەبۆلەکانیان لە دەستداگیان دەبواە ڕیالمەدی لە جێمی دوم بەرامبەر بە مایۆرکا بدۆڕایە دەبواە ڕوبەڕووی شکست ببوایەتەوە بەڵام خۆیان هەلەکانیان لە دەست بە بۆیە هەموو ئەم خاڵانە وا دەکات کە ڕانەر دوای یارەکە بڵێ بەم یەکسانبوونە نیگەرانم و باسی لەوەش کاتەوە کە بڵێ وەرزی ڕابردوو کۆمەڵە یەکسانیمان هەبوو من دڵم پێی خۆش بوو ئاین دڵخۆشکەر بوو یەکسانەکان بەڵام بەم یەکسانیان نیگەرانم چونکە ئەم کۆمەڵە خاڵە لە ڕیالمەدیدا دەرکەوتووە و پێویستی بە ئیشی باشتر و باشترێ بەس کۆمەڵە پرسیارەکانی دیکە کە ئەمە سەبارەت بە یاروەکەی مارکۆ و سەبارەت بە دەستپێک ناکرێت تۆ ئەمە کۆمەڵە بابەتن کە پێکەوە قسەی لەسەرکەین ناکرێت تۆ لە یەکەم هەفتەیانی بەیەک یەکسانبوون بێی وەڵا ڕیالمەدرید دووە وەڵا ڕیالمەدرید دوای کاکە هەرم هەفتەیە ڕیالمەدرید نازناوی سوپەری ئەوروپای بەرز کردەوە ڕیالمەدرید وەرزی ڕابردوو پاڵەوانی چامپیۆنز لیگ و لیگە بووە یعنی ئەم تیپە هەتا کۆتا سا دیاری کردووە تۆ چەند دیاری کردووەم لە تۆ زیاتری کردووە چەند دەماندوو بووی ئەم دووقاتی تۆ ماندووە چەندە گەشتی کردووەم زیاتر لە تۆ گەشتی کردووە هەموو ئەم شتانە کاریگەری دروستەکەن لەسەر تیپ تۆ ناکرێ یعنی تۆ دانیشی ئەمە هەمووی زەربی سفرکەی لە بەرخاتی و یاری یەکسانبوون نا خول دوور و درێژە ئەمە مۆندیال و پاڵەوانتیە فەرمیەکان نییە بڵێ وەڵا ناتوانم سەرکەوم و بەم جۆرە نا خول دوور و درێژە تیپەکانی تریش تەعادولە بن و تیپەکانی تریژە دۆڕێن و تۆژە دۆڕێیت و ئەبەیتەوە و ئەدۆڕێیت و ئەبەیتەوە هەموو شتەکان شتی جیاواز ڕوو دەدەن و ئەوەشی کە گرنگ بێ بۆ ڕیالمەدید زوو خۆڕێخستنەوەی کۆی کە کارلۆ ئەنشلۆتی باسی لێ کرد کە پێویستی بە زۆرتر گونجاندنە و ئێمە هەمیشەش پێداگر بووین لەوەی کە پریسیزن چەندە گرنگە بۆ تیپەکان بۆیە بەم جۆرە لەسەری دەدوین دێمە لای کۆمنتەکانی تایبەت بە ڕیال ئەگەر هەبێ و دواتر دەچمە سەر دەستپێکی خولی ئیتالی و بە تایبەتی یوڤە قسەیەک دەکەین و دواتر دەچمە سەر شکستەکەی چێلسی بەرامبەر مانچستەر سیتی سڵاو لە کاگۆران و کاکە بیلال
کاک عومەر ئەڵێ هێڵی ناوەڕاستی چێلسی زۆر باش بوو. ئێستا باسێک لە چێلسیش دەکەین بەبان چاو. کاگاکۆ ئەڵێ سیتی یارەکەی سیتی چی نەکرای لێدانی سزا وا دیارم ساڵیش سیتی دەبێتە پاڵەوان. ئاساییە ئێمە من وەکو پێم وتی ئێوە هەموو شتێک بە ڕەشبینی وەرمەگرم وەکووانی دیمە بن. من دایم چەندکەڕە تیپەکەی خۆشم ینی هەڵی بەرامبەر کراوە و زۆر قەڵز بووم و زۆر تووڕە بووم، بەڵام کارێ ناکەم کە کار لە کار بترازێ. من دوێنێ ژوتمۆم ڕۆژێ لێمە مادام مرۆڤ یاری تۆپی پێبەڕێەوە بە هەموو کاتێواری دەبۆ هەڵە. بۆیە تۆکو هەڵەیەک سێریکە شتەکە نەبێتە عادەت و کۆڵەیە سێریکە، بەڵام وەرزی ڕابردوو ئەوەی بەرامبەر بە لیڤەرپوڵ کرا عادەت بوو، هەڵە نەبوو. هەڵە قبوڵەکرێ تێپەڕێ، بەڵام عادەت ئەوەی ترەوە ناحەقیە و دەبێت قسەیت بەردەوامی لەسەرکەی. کاکبیلال ئەڵێ هۆکاری نەبوونی کروس ڕیال پێیسی بارزانانی و کروسەیە. بەدڵنیای ڕیال مەدید پێیسی بارزانانی وەکو کروسەیە، بەڵام ئێستاوە تا هەوڵ دەدا بێلینگام لەو مەرکەزا گونجێنێ یاخود شێوازی یاریکردنەکەی بگۆڕێ پلانی 4-3-3 فڕەیە و وای لێ بکە ئیرتیکازی تەواو بداتە ڤالڤێردی و چوامینی، چونکە ڕەنگە گەر کروز وجودی هەبێ یاخود ئەگە کاماڤینگا وجودی هەبێ پلانی ناوەندی ڕیال مەدید گۆڕانکاری بەسەر بێ. ئێمە نابێ ئەوش لایەتکەین پێکەرانی کاماڤینگاش کە لێنێکی دیکەی لە هێڵی ناوەندی ڕیال مەدرید. کاگاوکار ئەڵێ پار ڕیال مەدید ئەبتاڵ و لالیگای برەم ساڵ مباپێ ناوە بێت چی بەرێ. کاگاوکار مەرج نییە هەجێ ئەم جارە مباپێ خۆی هاتووە بۆ ڕیال مەدید، ئەم جارە ڕیال مەدید نهاتووە مباپێ بێنێ. ئەم دۆخە جیاوازە وەک لە ڕابردوو. باشە ئەم جارە مباپێ خۆی ڕیال مەدریدی ویستووە، وەڵە ڕیال مەدید یعنی ئەوە بۆ ڕێکەوتنی لەگەڵاکرۆ یاریزانی چووکو مباپێ پێ دەیهێنێ. ڕیال مەدید دەبێت چی بەرێت دەبێت پارێزگاری لەو نازناوانەی بکات لە وەرزی ڕابردوو، بەڵام گرنگە ڕیال مەدید لە وەرزی ئەمساڵ هەر نازنایە بەرێ هیچی دیکە نا، تەنها نازنایەک بەرێ و تەواو، چونکە زۆر ئاسایە خۆ ناکرێتەوە موساڵێ پاڵەوانی چامپیۆنز لیگ بی، ینی تۆ ناکرێت موساڵێ پاڵەوانی لیگە بی، هەر بڕوا بکەی یعنی تۆپی پێ تێک دەچێت. من لە یارەکەی باری شاپار پۆستم کرد وتم وەڵڵاهی بۆ چێژی تۆپی پێ وا خۆشە بایر مونیخ لە ڕیال مەدرید بێرێتەوە بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، وەکو ساڵی 2013 یاری بایرن و دۆرتموند بینەوە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. ئێ ناکرێەوە لە 4 ساڵی لە 3 ساڵی ڕابردووە ڕیال مەدرید 2 چامپیۆنز لیگی بردوێتەوە. ئەم ساڵیش تۆ بی ئیلا ئەتێ پێداگیریکەی بۆی چامپیۆنز لیگ بێرێتوانێ ئێدە وەڵی تۆپی پێ تێگەچێ، ینی هەر تامی نامێن لە 10 ساڵی ڕابردوو ڕیال مەدرید 6 چامپیۆنز لیگی بردوێتەوە، با ئەم ساڵ نەیباتەوە. زۆر ئاسایش مەرج نییە ئەوەی کە تۆ تەوێ ڕێک وەکوەوە بێ. کاگی واجانێ سە باسیەوە شەکەین هێڵی ناوڕاست چێلسی ئیزافە لە چێلسی بینرا ئێستا بەسەر چاوەڵامیەوە شێمەوە. باڵی بەرگری ڕیال باش نییە، مێندی لە ێرشبردن و کارفەخاڵ لە بەرگریکردن، پاشان ڕیال سەرەرمینی و ئیرتیکازی بەرگری خراپە. ئەم خاڵانە هەمووی چارەسەرە بن مامۆستا داودی بەڕێز بەبوونی ڤینی و ئێمپاپی و نایەکسانی دروستە بێ. من لەگەڵە و قەنەعەتیانیم تێکی تاکە، من قەنەعەتم وایە کە ماوەیەکی تامانە پێکەوە گونجان، بەڵام ئەکرێم قسەی تۆش لە ناوەڕاستی وەرزەکەیە بکرێ ئەگەر بەو جۆرە بڕوە، بەڵام من پێم وایە لە کۆتاییام لێک تێگەیشتنە دۆزنەوانێ و شتێکی زۆر زۆر قورسی شەبێ. کاکامەران ئەڵێ ڕاستە ڕیاڵاسی زۆر باش نەبوو، بەڵام مایۆرکاسیان بەرز بوو با پیش کێشەی لە شوێنەکەیە بوو. کاک محسین ئێمەش هیچمان نەوتوە تەنهاڵین ئەم شکستە ئەم پەیامانیت یا بوو بۆ ڕیال مەدرید ئەم یەکسانبوونەوە پێویستەکە چارەسەر بکرێەوە. ئێمەش یەکسانبوونی یاری یەکەم زۆر بە سادەیی وەردەگرین و شکستی یاری دۆمیش بە سادەیی وەردەگرین. گواردیۆلا و ساڵی نازناوە شەشیەکەی بردەوانێ ساڵی 2008 بیرمە یاریەکیان یەکسان بوو، یاریەکیان دۆڕانی لە 2 هەفتە یەک خاڵی هێنا. هەموو سەحافەی ئیسپانیا و هاندەران کەوتنە سەرزەنشت بابە لاپۆرتا غەڵەتی کرد، یۆهان کرۆیف غەڵەتی کرد، یعنی تۆ مۆرینۆ چونکە پێشتر بڕیار بوو گرێبەست لەگەڵ مۆرینۆ بکەن، تۆ مۆرینۆ هەیە و ئەم ڕایەنەرە هەیە و ئەو ڕانەرەیە، تۆ بچی ڕانەرێکی تیمی لاوان بێنی بیکەی بە ڕانەر کارێکی غەڵەتێ کرد، ڕۆناڵدینۆ دەرکرد ئەمە کارێکی غەڵەتەوە. ها هەموو ئەمانە من جوان جوانەڵی ئێستەیە لەبەر چاومە، هەموو ئەم ڕەخنانە گیرە.
دەهاتەوانێت لە هەفتەی سێمەوانێت دەستی پێکرد پاڵەوانی لیگە بوو پاڵەوانی لە جامی شای ئیسپانیا بوو پاڵەوانی چامپیۆنزیک بوو پاڵەوانی سوپەری ئیسپانیا بوو پاڵەوانی سوپەری ئەوروپا بوو پاڵەوانی جامی جیهانیانەکانیش بوو هەر ئەو تیپەی هەفتەی یەکەم و دووەمی لە لیگا تەنها یەک خاڵی کۆ کردەوە لەبەرەوە یەکەم هەفتە شتێکی زۆر زۆر ئاسانە جا تۆ ئەڵێ ڕیال مباپێ وتوێتی ئەم وەرزە 50 گۆڵ دەکەم عادی بۆم تاکەمزان ئەگەر 50 گۆڵەکەی کرد ئەو کاتە دەڵێ چی ئەگەر 50 گۆڵەکەی کرد یعنی یەک یاریتر گۆڵی نەکرێ بێ شتێکە کۆتایی بێت کاگۆرانە لە چوارە سەرەلای لێرشبردن فۆزا دروستەکە هاوڕیانم کاگبڵن دەڵێ سەوتت زۆر بەرزە جا سەوت وەڵا گلەکەی لێ خۆمە لە کاک محەممەد سەوتت زۆر بەرزە تۆسێک سەوتت نزم کە ئەوە لا ئیرادیە بەخوا کاکە بڵنجیان ناتوانم دەستکاری کەمتر بە چ نەمەتێ قسەم کرد لەگەڵ ئەو نەمەتە بۆ جۆرە ڕۆم مایکۆ گیانەڵێ بۆچی کەس ناتوانێت هەڵەکان بێکەوە بەستێتەوە بۆ ئێستا تەواوە پەلەمەکە لەبەروی من پێت ئەڵێم ڕیاڵمەدی 10 ساڵە لەگەڵ تۆنی کرۆس یاری دەکات ئێستا غیابی تۆنی کرۆسیە خیابی کاماڤینگایەکە و کا دەربۆکرینەوەی تۆنی کرۆس بۆ جێگرتنەوەی تۆنی کرۆس هێناوێتی هاتووە یاریزانێکی هێرشبەری وەهمی هێناوە یاری پێدەکات لەو مەرکەزە کاتیوە تا دەگونجە لەگەڵم دۆخە بۆیە نابێت پەلە بکەی مباپێ بۆ سەرڕم نابێت جاکسۆن توانێت سەرکردایەتی هێڵێرشبردنکە تۆنی کرۆس جێگەی دیارە کاک محەممەد قادر ئەڵێن شڵۆتی بۆ درەنگۆڕانکارەکە لەبەری هەمووی ئەستێرەیە تۆ ناتوانێت ئەستێرانە بەریتە دەرەوە باسانی هەچ کەسێکی لە بێ ناتوانێت وا بەو جۆرەم مامەڵە بکە لەگەڵ ئەستێرەکان کاک سیروانەڵێ بۆچی تیاگۆ مۆتا چێزای ناوێ وڵایەوە پەیوەندی بە پلانی ڕانەرەوەی نام پێم وایە بۆ شێواز یاریکردنەکەی مۆتا چێزای یاریزانێکی زۆر زۆر گونجاوە تەنها ئەوەیەکە لایانی بەرگریەکەی لاوازە دەست مۆتا بووی نایەوێ کاک پێژۆڵێ پێم وایە ئەوەی تایلۆر بەرامبەر بە چێلسی دەیکا عادەتە قسەکە لەسەر سرم بەڵێ چێلسی وەرزی ڕابردووش لەگەڵ پۆچتینۆش ناحەقیەکی زۆری بەرامبەر کرا شتێکی کەمتر بوو لەوەی لیڤەرپوڵ بەڵام لیڤەرپوڵ بە هۆکاریەوەی لە پێشەوەی ڕیزمەند بوو ناحەقیەکانی کە بەرامبەری دەکرا زۆر دیار بوو بەڵام چێلسی بۆی ئەوەی لە دواوە بوو ئەو فیکە غەڵەتانەی لە دژی لێرا کەمتر پێوەی دیار بوو چێلسی ئەڵێ ئێستاش ئەبرامۆڤیچ سەرۆکییانەکەی ئەڵێ ئێستا شەڕی ڕووسیا و ئۆکرانیاکە لەسەر چێلسی حسێبە ینی تیپە ئەو داوەرانی ئینگلتەرا کە بەرامبەر بە چێلسی دەوەستنەوەنێ ینی ڕێگەڵی ڕوبەڕووی رووسیا خۆی دەبنەوەنێ هێندە بە نامرۆڤانە هێندە بە ناشینانە مامەڵە دەکەن دوێنێ کۆمەڵی حاڵەتی زۆر زۆرە بوو واز لە حاڵەتی لێدانە سزاکان بێنە ئەو حاڵەتەی کە دیبرۆین لەگەڵ ئینزۆ فەرناندێز لەسەر هێڵی ناوچەی سزاکەی چێلسی لە کۆتایی جێمی یەکەم چەندین حاڵەتی دیکە جاکسۆن فاوڵی لەسەر دەجی ینی هەموو فیکەکانی چێلسی ڕاستەوخۆ لێیرە بە پێچوانەوە فیکەکانی مانچەسیتی بە پێچوانەوە پەیوەندی بە مانچەسیتیەوە نییە پەیوەندی بە خودی چێلسی خۆیەوە بوو کاکزگارە لە تاکێشەی ڕیال مەدرید ئەوەیە کە درەنگ بەدلەکانی کرد کاکە چیاڵێ بەخوا گونا حەنشڵۆتی ڕانەری هەریزانە باشانە بێت تاوان من زۆر دەمێکە وەڵامی کۆمنتی هەنشڵۆتی نایەمەوە چونکە من حەزم لە شتی دەم نییە هەشت هەر بڵێم من بەکردەوە یعنی حەزەکەم کە بۆ نمونە من سەرەتای وەرز یەکەم جارکەن شڵۆتیاتەوە ڕیال مەدرید وتم ئەم تیپەوە لە دەستی چێمینەوە بەم جۆرە چێ بەڕێوە دەستکەوتەکان بڕیاری لەسەر قسەکەی منە بەڵام ێسەش ئاسایە تۆ ڕانەرێکت بەدڵ نەبێ بەڵام ناکرێت جگارە و نەبێ ئینسافی بەرامبەری کاکە سیامەند سڵاو بۆ تۆش ئاسی چێلسیت پێ سەباسی چێلسیەکەم کاکسیامەند دەڵێت چێلسی تەشکیلەی زۆرە بە دوو هەفتەی تریش پێگاتی بۆ دروست ناکرێت ئەگەر بچمە سەر چێلسی مانچەستەر تەبعاە عادەتەن مانچەستەر سیتیش جێگەی ڕۆدری زۆر پێوە دیار بوو چێلسی ئەم شەوی ڕابردوو توانی
فشارێکی زۆر بخاتە سەر مانچستەر سیتی و توانی لە بەشێکی زۆری یارەکان کۆنتترۆڵی تۆپ لە مانچستەر سیتی وەربگرێ. ئەمانە مووی خاڵی ئیجابی چێلسی بوون، بەڵام خاڵی لاوازی چێلسی هەمانە و خاڵی وەرزی ڕابردوو تیپەکە پێوەی ناڵەن. چێلسی لە کۆتایی هێنان بە هێرشەکان سەرکەوتوو نییە. ئەو هێرشەی ئۆفساید بێ جاکسۆن دەیکا بە گۆڵا، بەڵام و هێرشەی تۆپی خۆی بێ نایکا بە گۆڵان کۆنکۆ و گۆڵکارە بەتوانایە نییە. گەورەترین کێشەی چێلسی نەبوونی گۆڵکەرێکی بەتوانایە. ئێخۆ لە ماوەی ڕابردوو چێلسی هەوڵی زۆری داوە لۆکاکۆ و چەندین گرێبەستی تری کردووە، ڤێرنەر و هاڤەرتس و ئەنی ئەم هەموو گرێبەستەی کردووە. چێلسی هەر بەردەوام کێشەی گۆڵکەریە بۆیە ئەم کێشەیە تۆزێ ئێوێ تا چارەسەرە بێ بە تەواوەتی، چونکە بارودۆخێکی زۆر زۆر قورسە بۆ چێلسی. گۆڕانکاری لە چێلسی ڕوویاوە، من پاریش پێم وتنوێ سەژدەی لەمانە. کارگێڕی چێلسی ناحەقی بەرامبەر بە ماوریسیۆ پۆچتینۆ کرد. بۆ چونکە ئێمە لە سەرەتای وەرزەوە ئاماژەمان بۆ کرد کە ئەکرێت چێلسی بۆ 3 ساڵ پۆچتینۆ بێنێ، لەسەر 3 ساڵی پۆچتینۆ هەڵسەنگاندن بکە. بەڵێ پۆچتینۆ پار سەرەتایەکی خراپی دەست پێ کرد، بەڵام ناکرێ وڵایەتکەی تۆ هاتووی کۆمەڵە یاریزانی زۆرت بۆێناوە و دەستبەرداری کۆمەڵە یاریزانی زۆر بووی و پێکانێکی زۆریش بەرەوشی تیپەکەتی گرتووە. هات لە کۆتاییەکانە هێدیە دی بارودۆخی تیپەکەی ڕێکرداوانێ و لە کۆتاییە پلەی شەشەمیشی بە چێلسیەنە کە چێلسی هەر گاڵتەیەوەی پێدەکرا پلەی دەیەم یانزەیەم بەم جۆرە خوێندنەوە بۆ چێلسی دەکرا، بەڵام هات و پلەی شەشەمی بۆ تیپەکە دەسەبەر کرد. وای کرد گونجاندنێکی باشی لە نێوان پاڵمەر و جاکسۆن و کایسیدۆ، ینی هەموو ئەمانە دروست کرد و وای کرد تیپەکە بەرەو پێشتونێکی بەرچاو بەخۆ بینە. چێلسی لە کۆتاییەکانە یەکێک بوو لە هەرە تیپە باش و بەهێزەکان کە لە یاری کۆتایی جامیەکێتی ئینگڵتەراش بینیتان بەرامبەر بە مانچستەر سیتی جاکسۆن نەبووایە. چێلسی دوو جار ینی ئەگەیشتە یاری کۆتایی بۆی کە ڕوبەڕووی مانچستەر یونایتد بێتەوە کە لە قۆناغی پێش کۆتایی بۆی لە یاریگای ومبلی بەرامبەر بە مانچستەر سیتی شکستیان خوارد. کێشەکانی چێلسی ڕوونن بۆ هەڵەکانیشی ڕوونن. تۆ دەیت ڕانەرێکی نوێ دێنوێ بێ دیسانەوە لە سفرەوە دەست پێکەیتەوە، ئەوەی کە پار دەست پێ کرد لە سفرەوە ئەم ساڵیش لە سفرەوە دەست پێ دەکەیتەوە. لەگەڵ ینی مارەسکا زۆر باشکرا پێش یارەکەی مانچستەر سیتی هاتووە، من هیچ پەستانێکی گرتنی بیگ فۆرم لەسەر نییە، واتە بگەمە چامپیۆنز لیگ لە چوارپلەکەی پێشەوەی ڕیزمەندی. ئاخر ئەم کارانەی کارگێڕی چێلسی دەیکا هەمووی هەڵەیە. هەڵەیە تۆ لەم سەرەوە ڕانەرێگاتۆ لە کۆتاییەکانە چێلسی ڕێخسێتەوە بۆی خسووتەتە سەر کەنارێکی ئارام، تۆ بێدانیشی بێ بڵێ دوور بکەوەڕانێ لە پۆستەکە بچی ڕانەرێک بێنی لە سەرتاو دەست پێ بکاتەوە. چێلسی ئێستا 40 یاریزانیە، وەڵی قاعی یاری ئاسنەکەی چێلسی نمایش کرا، ینی بەجددی بەزەوی بەو یاریزانانەیە تۆ فریا ناکەون، ینی ئاسنەکان بەرکەسیان ناکەوێنەوەندە زۆر فەرمۆم یاریزانە تازانەی هێناوە. من نازانم مارێسکا کوشیاز یاریکردنی کێشەی نییە، بەس ینی من هەموو یاریکردنی نیتۆ نەمبینیوە لە باڵی چەپی هێرشبەری تیپی خۆیەوە یاریکە، بەڵکو زیاتر لە باڵی ڕاستەوەم کوڕە مەترسی دروستەکە، لە چەپ ناتوانێت وەکو ڕاست دەرکێ. باشە لەو کاتێ ئەداما تراوریە مەشتێکی ترە. تۆ لە باڵی چەپ یاری پێکرد باش، ئەمە وەکو کاتانەیە کە ئەداما تراوری لە وڵڤز یاریەکرد نیتۆ بچێتەوە بارە یاریکە، چونکە باشترینی ئەوەیە کە لە لای ڕاستەوە تۆ یاری پێ بکەی. بەڵام یاری مانچستەر سیتی ینی نکۆنکۆیەکێ بوو لە یاریزانە باشەکان، تۆ دەیبیتە دەرەوە نیتۆ دەخیتەوە. تۆ پێویستە بێنانەوەی گۆڵە، تۆ گۆڵتەوێ گۆڵ. ینی من وەڵام من پرسیارێک لێوەی بەڕێزەکەم، ئینزۆ فێرناندێز ڕۆڵی چییە لە چێلسیە؟ بڕوا بکە گرێبەستی وا خراپم لە مێژووی پریمەر لیگ و یانی چێلسیان نەبینیەوە. یعنی هەموو ئیبداعی مارێسکاوە بوو لە پشتی هێرشبەر، وەکو هێرشبەرێکی وامی لە پلانی 4-2-3 یاری بە ئینزۆ فێرناندێز دەکرد. گێمی یەکەم هەر قاچی یەکی نەیەگرتەوە ئینزۆ فێرناندێز، تۆپی بۆ وادەی کێشا بە بەرامبەرە، تۆپیە گۆڕی بەرتیپی بەرامبەرەکە و تەمسیلەگەر لە ناو ناوچەی سزات، حاڵەتێکی لێدانی سزا هەمووی ئەوی زانی پەنارتیە، حاڵەتێکی لەگەڵ ڕۆبندیازە سیر کرد، تەمسیلێکی سەرفی 100% بوو. کێمی دووەم هاتۆتە ناوەنداوانێ وڵا لاڤیا و کایسیدۆ باشترین یاریان کرد. نازانم ئینزۆ مارێسکا چوو لاڤیای بردە دەرەوانێ، من ینی بەجددی موعجیب بووم بە لاڤیا.
ئەمە یەکەم یاری بوو کە لاڤیا لە پێگاتی سەرەکی لە یاریی فەرمی چێلسیا بینم بەڵام بەڕاستی یاستێکی ناوازەی پێشکەش کرد و زۆر بەهێز ڕوبەڕووی مانچستەر سیتی بوو بەڵام گۆڕانکارەکانی مارێسکاش لە جێی خۆیدا نەبوو وەکو پێویست نەبوو بۆیە چێلسی من بڕوام وایە لە دۆخێکی تەموو مژاویایە و تیپێکی ژنی ئێمە بە یەکیاری هەڵسەنگاندنی بۆ بکەین و بە تایبەتی ژەویارێ بەرامبەر بە مانچستەر سیتی بێت دەبێ بزانین ئینزۆ مارێسکا یاریزانانەی کە هێناونی و داوای کردوون بۆچی داوای کردوون و چیان پێدەکاوە بەنیازە چێلسی بەرەو کوێ بەرێ چونکە مامەڵەکردن لەگەڵ چل یاریزانە بۆ ڕانەرێکی سەرەتای دەستپێک وەکو ئینزۆ مارێسکا کارێکی زۆر قورس دەبێت وەکو پێشم ڕاگەاندن ئەمڕۆ تاوان کاگە چێنەر سامان هەندێکی سەرسەختی چێڵ هاوڕێکی عزیزی خۆمە ئەو ئەویش ئەڵێ یاری پێکردنی ئینزۆ لە پێشەوە ئەبێتە سەرەتانی یانەکە ئەسڵەن ئینزۆ خۆی هەر پێویست نییە بۆ یانەکە نۆرەی ئەوەی چێک بێت لە چوار یاریزانەکەی پێشەوە بەڕاستی ئینزۆ فەرناندێز دوێنێ کارەساد و لە چێلسیە نەبرنە دەرەوەی هێندەی دیکە کارەساد بوو لە لایەن مارێسکاوە ئەمە قسەیەک لەسەر چێلسی و مانچستەر سیتیش گواردیۆلا دەزانێت چۆن ڕێگەی سەرکەوتنی تیپەکەی بدۆزێتەوە دەزانێت هەچ پێگاتێکی لە بەردەما بێ بزانێت چۆن مامەڵە بکە و جارێکی تریژی ترەوە 2 ساڵە گواردیۆلا وەکو پێویست گرێبەز ناکە و یاریزانی چاکیش دەفرۆشێ ئێتە پێویست ناکەونە باسی پارە زۆری سیتیش بکێتەوە بەڵام ڕێگەی سەرکەوتنەکە دیارە ئەمڕۆ 2 یاری تایبەتمەندمانەیە یوڤا دەستپێکی یارەکانی دەست پێ دەکات لە ئیتالیا کاتێک ڕوبەڕووی یانەی کۆمۆ دەبێتەوە کۆمۆکەی علی جاسم کۆمۆکەی سیسکاڤیگاس هەموو چاوەکان لەسەرۆ بزانن ئەم مۆتایی کە هاتووەڵێ چێزام ناوێ لە پێناو چی چێزای ناوێ و ئەم شۆ بۆمان دەرکێ بزانین بۆچی ئەڵێ چێزام ناوێت چونکە لە فترەی عەدادا یوڤی ئەنجامەکانی زۆر خراپن جیاواز لە هەر تیپێکی دیکە خراپترین ئەنجامەکانی تیپە گەورەکان لە فترەی عەدادا ئەنجامەکانی یۆڤانتۆس بوو بۆیە ئەم شەو با بزانین مۆتا پامێکمان پێگەینێ بۆچی چێزای ناوێت بۆچی دەڵێ من گۆڕانکارێکم وە یاریکی دیکەی تایبەتمەندیشمانەیە لە پرێمەر لیگ کەویش تۆتنام و تیپەکەی ئانجی پۆستیکۆگلۆ یەکەم یاری خۆیان لە خولی ئینگلیزی ئەنجام دەدەن کاتێک دەبنە میوانی یانەی لیستەر سیتی تازە گەڕاوە بۆ ڕیزیانەکانی پرێمەر لیگ ئینشاڵڵا هەر لەم هەفتەیەدا بەڵێنیەوەتان پێ دەدەم باسێکی تایبەت لەسەر لیڤەرپۆڵ و باسێکی تایبەت لە جیاوازی ئارنی سلۆت و یۆرگن کلۆپ بکەم ئەم چۆنە و ئەو چۆنە تا بێگەشتنەوەی تر بەخواتان سپێرم خواتان